جێگرەوەی زێر خۆشبەختیە. جێگرەوەی زێر ئۆتۆمبیلە. داوای کەمتر دەکەم با زێڕەکەم لێ بکە. حاليا زيرو. هاي زێر بەکارێ بۆ هاوسەرگیری. ئۆتۆمبیلە. وەک دەزانین زێر ڕۆژ بە ڕۆژ گرانتر دەبێت. بۆ ئەو کەسانی هاوسەرگیری دەکەن جێگرەوەی زێر چییە؟ یا سادەتر بڵین ئەگەر ئێستا کەسێ بێتە خوازبێنیت لە جیاتی زێر داوای چی لێ دەکەی؟ تاوان ئەو کەسە دێتە داوام لە جیاتی ئەوەی داوای مەبلەغەکی زۆر زێڕی بکەم داوای کەمتر دەکەم با زێڕەکەم لێ بکە. لە ئێستادا بەڕای من جێگرەوەی زێر لە بۆ ئافرەتان ئۆتۆمبیلە. من باشترین جێگرەوە لە زێری حاليا زيرو. بەڕای من هاي زێر بەکارێ بۆ هاوسەرگیری بەڵام کەمتر. یعنی داوای 20 مسقال زێر نەکات داوای 10 مسقال 5 مسقال بۆی کار ئاسایی بۆ گەنجان بکات بۆ هاوسەرگیری. چونکە من بارزانیوە لە ناو قەومەکەمان زێر زۆر داوا دەکرێت بەڕای من جێگرەوەی زێر ئۆتۆمبیلە. لەم کۆمەڵگەیەدا بەڕای من جێگرەوەی زێر تەنها خۆشبەختیە. لەبەرەوەی کە هاوسەر کاتێ تۆ بەدوای هاوسەرێک ئاگەڕێی هاتمەتە بەدوای خۆشبەختی ئاگەڕێی. ئەو خۆشبەختیش کە لە لای پیاگەی دۆزیتەوە سەرۆت سامانەکەی نیە ئاڵتونەکەی نیە سیارەکەی نیە ماڵەکەی نییە بەڵکو ئەو خۆشەویستیە کە لەلایەنەوە دەریە بڕێت. و من لەلایەن ئایلەکەم وا فێرکراوم ئەو کەسی کە بێتە داوام یان خود ئەو کەسی کە من هەڵی ئەبژێرم تەنها سەرۆت سامانەکەی نەبێ بەڵکو تەنها ئەو کەسە خودی خۆی بێت چۆنە لەگەڵما و لەگەڵ ئایلەکەمان چۆنە. من قەت ئەوە بە یعنی جێگرەوەی زۆر نازانم مەسەڵەن بڵم سیارێکی گرانبەهایان خانوویی ڕاستە زۆر خۆشە بەڵام بەپێی خۆ دەستە هەیە باوکی کچەکەی بە شوێداڵە 40 مسقال بەڵام ژن بۆ کوڕەکەی نێڵێ 5 مسقاڵی بۆکەم لە توانامان نییە. ئەوە فەرق جیاوایەکە لە بینی یعنی کوڕکچەکەی دروستیەکە جا بۆی منەڵێم جێگرەوەی زێر خۆشبەختیە.